بچینە لای تەوەری سێمی بەرنامەی ئەمڕی بەیانی کورسات نیوز. بێگومان ڕێکخرا و ئەو ڕێکخراوانەی کە لە بواری گرنگیدان بە ژینگە و پاراستنی ژینگە کارەکەن کۆمەڵک ڕێکخراون لە هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ ئەمانەوەیە باز لە یەکێک لەو ڕێکخراوانە بکەین کە ڕێکخراوی ملەکەوەیە دەیەوێت کە لە ڕێگەی کارەکانەوە دەیەوێت سروشتی قەزای پێنجوێن و دەوروبەری پارێزێت و لە ڕێگەی چالاکیە خۆبەخشیەکانەوە دار و درەخت و سەوزایی ناوچەکە لە فەوتان بپارێزێت. بۆ باسکردن لە چالاکیەکانی ڕێکخراوەکە و مەترسیەکانی سەر سروشتی ناوچەکە میوانداری بەڕێز ڕێبوار کەمال سەرۆکی ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگەمان کردو. کاک ڕێبوار بەیانیت باش و بەخێربێت. بەیانی بینەران و بیسەران باش بەخێربێت. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین ڕێکخراوی ملەکەوە چییە؟ چییە؟ ڕێکخراوی ملەکەوە ڕێکخراوێکی خۆبەخشی بێلایانی قازانجنەویستە لە ساڵی 2013 بە شێوەی گروپ دامەزراوە و لە ساڵی 2015 مۆڵەتی فەرمی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی هەرێمی کوردستان وەرگرتووە و لە ساڵی 2015 هەتا ئێستا ڕێکخراوێکی چالاک و ئەکتیفە بەتایبەت لە سنووری قەزای پێنجوێن و لە پارێزگای سلێمانیش بەگشتی چالاکی ئەنجام داوە. ئامان جومەبەستی ئەم ڕێکخراوە و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە تەنها مەبەزلەی پاراستنی ژینگە و تەنها لە چوارچێوەی پاراستنی ژینگە کارەکانی ئەنجامەدات. بەڵێ کاک ڕێبوار ئەمانجی دامەزراندنەکەیت باس کرد سنووری کارکردنی دامەزراوەکە لەکوێ ڕێکخراوەکەتان؟ ڕێکخراوی ملەکەوە نووسینگەی سەرەکی لە قەزای پێنجوێنە بەڵام لە سەرجەم شار و شارۆچەکان بەتایبەت لە سنووری پارێزگای سلێمانی چالاکی ئەنجام داوە و چاودێری هەبووە لەسەر پرسە ژینگەیەکان و بەشداری هەبووە لەسەر پرسە ژینگەیەکان و کاریگەریشی هەبووە لەسەر پرسیژین. چالاکەکانتان چی بوون کاک ڕێبوار؟ ڕێکخراوی ملەکەوە بە سێ ئاراستی چالاکی کار دەکات. ئاراستەیەکمان لە ڕووی وشیاریەوانێ کە بە میکانیزمی سیمینار و مەحازەڕە و تەوسیە و تەوعەی هاوڵاتیان کامیش خۆی دەبینێتەوانێ زیاتر لە بەتایبەت لە قەزای پێنجوێن بەشی زۆری قوتابخانەکانی پێنجوێن ئێمە سیمینەرمانتی ئەنجام داوە و سەردانی بەشی زۆری گوندەکانی سنووری پێنجوێن کە زیاتر لە 50 گوند ئێمە لە ماوەی کارکردنمان سەردانمان کردوون و لەو سەردانانەمان بیر و بۆچوون و ڕاگۆڕینەوەمان لەسەر پاراستنی ژینگە بەتایبەت سەرچاوە ئاویەکان و دارستانەکان ئەنجام داوە و جگە لەمە بە شێوەی گشتی سیمینار و وەرکشۆپ و لە ڕووی وشیاریەوانێ ئەم کارانمان ئەنجام داوە هەروەها لە ڕووی وشیاریەوانێ چالاکی نمایشی سەرشەقام و شانۆی سەرشەقام و ئاهەنگ بۆ مناڵان و دابشکردنی ڕێنمایی و کیسی خۆڵ بۆ پاراستنی ژینگە لە ناو سەیرەنگاکان و شوێنە گشتەکانە بە شێوەی گشتی لە ڕووی وشیاری و ئەمە چالاکیەکانمان بوون کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو زیاتر لە 120 چالاکیمان لە بواری وشیاری ئەنجام داوە و ئاراستێکی کارکردمان لە ڕووی بەدواداچوون و چاودێری و دەنگ هەڵبڕین بۆ پاراستنی ژینگەیە کە لەم بوارەشدا ئێمە ساڵانە ڕێکخراوەکەمان زیاد لە 20 نووسراوی فەرمی ڕێکخراوەکەمان ئاراستەی لایەنە پەیوەنددارەکانەکەین کە هەندێکیان دەدەینێ داواکاری گشتی وەکو سکاڵا هەندێکیان وەکو بەیاننامە و یاداش دەدەینە لایەنە پەیوەنددارەکانی دیکەی حکوومەت و هەل لە ڕووی ئەم ئاراستەیان ئێمە چەندین گردبوونەوە و خۆپیشاندان و ڕێپێوانمان بۆ پاراستنی ژینگە ئەنجام داوە کە لە دیارترینیان ساڵی 2019 ئەندامی ڕێکخراوەکەمان لە سنووری پێنجوێنەوە بەپێ بۆ گەیاندنی پەیامی پاراستنی دارستانەکان هاتی بەردەم پارێزگای سلێمانی و هەر لەم ئاراستەی پاراستنی دارستانەکان لە ڕووی چاودێری بەدواداچوونەوانێ ئێمە ئەندامی بۆردی گشتی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی و هەڵەبجەین کە لەو بۆردەدا ئێمە ڕاگۆڕینەوەمان هەیە سێمانجارێک کۆبوونەوەمان هەیە و ئەو بابەتانی کە پەیوەندی بە پرسی ژینگەوە هەیە ئێمەش لەوێ ڕەمان هەیە وەختێک کە بابەتێکی ژینگە بە کۆی ڕێکخراوەکان دەدەینە لایەنە پەیوەنددارەکان. ئاراسێکی دیکە کارکردنمان لە ڕووی مەیدانی کارکردنە واتە بە عەمەلی ئێمە کە لە ڕووی پاراستنی ژینگە کار ئەەکەین ئەمیش خۆشبەختانە ئێمە تیمێکمان هەیە کە زیاتر لە 15 کەس پێک دێ و بەشداری کوژانەوەی ئاگرەکانەکەین و بۆ ماوەی 8 ساڵە ئێمە ئەو تیمە بەردەوامە و کارایە کە ئاماری ساڵانی ڕابردوومان بۆ نمونە ساڵی پارسی سێ ئاگر بەشداریمان کردووە کە بەشێکی زۆر لەو ئاگرانە ئەو تیمەی ئێمە تا بەیانی خەریکی سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکانە و ئەم ساڵ هەتا ئێستا ئەو تیمەمان 15 بەشداری کوژانەوەی ئاگری دارستانەکانی سنووری پێنجوێنی کردووە کە بەداخەوە بەپێ و ئامارێکی ئێمە کردومانە هەتا ئێستا تەنها لە سنووری شارۆچکەی پێنجوێن 16,000 دۆنم دارستان سوتاوە
کە لەم 16,000 دۆنم دارستانە زەبر و زیانێکی زۆر گەورە بە ژینگە کەوتووە و لە هەر دۆنمێک دارستان 35 چڵ درەخت بە تەواوی لە ناوەچی سوتاوە. ئێوە بۆچی سنتەری ڕێکخراوەکەتان خسۆتە ناوچەی پێنجوێن پێتان وایە کە مەترسیەک هەیە لەسەر ژینگەی ئەو ناوچەیە؟ بەڵێ بە دڵنیایی ئەوانێ پێنجوێن یەکێکە لەو قەزانەی کە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی تاکە قەزایە کە لە 18 ڕوبەری سەوزاییە و دارستانە و دەوڵەمەندە بە سەرچاو کانیاوی ئاوی سەرزەوی و ژێرزەوی بەڵام بەداخەوانێ ئەم ناوچەیە ڕوبەڕووی هەڕەشۆ مەترسێکی گەورە بۆتەوانێت لە ڕووی ژینگەیەوە بە تایبەت ڕێژەی سەوزایی و دارستانەکەی کە کێشە و مەشاکیلی لە ناوچوونی دارستانەکان کێشەیەکی ڕاستە جیهانیە و کێشێکی لە ئاسی ناوچەیش توانم بڵێم سەر سنووریەکان و بە تایبەت ناوچە کوێستانیەکان بەهۆی بەرکەوتەی زۆری مرۆڤەکانەوانێ کێشەکان زیاتر کێشەی سروشتین یا کێشەی مرۆڤ دروستی کردووە مەبەستم لە دارستانەکان لە فەوتانی. بەڵێ خۆی دارستانەکان کۆمەڵک هۆکار ئەبێت هۆکاری فەوتانی یەکێک لەو هۆکارە ئاگری ساڵانەیە کەوکو ئاماژەم پێدا ساڵی ڕابردوو تەنها لە سنووری قەزای پێنجوێن 1633 دۆنم دارستان سوتاوە کە مەترسیی زۆر گەورەیە. ئەمە یەکێک لە هۆکارەکان ئاگرەکانە و ئاگرەکانیش مەترسی ئاگرەکە لەوەدایەکە کە وەختێک ئاگر لە سنووری هەرێمی کوردستان بەگشتیەوە لە پارێزگای سلێمانی ئەکەوێتەوە تیمێکی تایبەت و ڕاهێنراو نییە بە کوژانەوەی ئاگر لە دارستانەکانە. ئەتوانم بڵێم هەندێک لە ئاگرەکان هیچ لایەنێکی حکومی سەرقاڵی کوژانەوەی نابێت. ئەمە ژواکە تەنها لە ئاگرێک بۆ نمونە لە ساڵی 2019 لە منطقەی قەرەداغ 15,000 دۆنم دارستانمانە سووتێ. ئەمە مەترسێکی زۆر گەورەیە. مەترسێکی دیکەی سەر دارستانەکانمان ئەواتە ئێوە خود بڵین سەر سروشتمان ئەگەڕێتەوە بۆ بەرکەوتەی هاوڵاتی بۆ ناوچانەوە. ئێستا بۆ نمونەیەکێک دیگە لە مەترسیەکانی سەر دارستان هەڵکەندنی درەختی سروشتیە واتە لە ناوبردنی ناوچەی دارستانە بۆ مەبەستی کوشت و کاڵ پرۆژەی تایبەت ڤێلا خانەباخی ئەو جۆرە پرۆژانە. و مەترسیەکی دیکەی سێممان سەر دارستانەکان بوونی کۆمەڵە کانەبەردە بە تایبەت لە ناوچەی پێنجوێن و لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانی کە تەنها لە سنووری پێنجوێن زیاتر لە 20 کانەبەر ئێستا لە کاتی لە حاڵەتی کارکردنان و زۆرینەی زۆری ئەم کانەبەردانە لە ناو دارستانی چڕدان و زیاد لە 60 کان لە ماوەی ساڵانی ڕابردوو زیاد لە 60 کانی بەرد لە سنووری سروشتی پێنجوێن و دارستانی پێنجوێن کاری کردووە کە ئەم مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سەر دارستان کە بەداخەوانێ کانەبەردەکان بە پێی یاساکارەکانیان ڕێک ناخرێ. ئێمە هەر لە ساڵی 2018وانێ یاداشتێکمان داوەتە دەستەی ژینگە و وەزارەتی کوشت و کاڵ و پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگا و لیژنەکانی تەندروستی پەرلەمان و پارێزگاکان هەروەها چەندین جار داواکاری بسکاڵامانیاوە بە داواکاری گشتی بەڵام بەداخەوانێ یاسا جێبەجێ ناکرێت لە سەریان و ئەو ڕێنمایانەی کە کاری پێ ئەکرێ ئەبێتە هۆکاری وێرانبوونی دارستانەکان. بەڵێ کاک ڕێبا وشکە ساڵی و کەبی بەرامبەری لەم ساڵدا چ کاریگەرێکی لەسەر ژینگەی پێنجوێن هەبووە؟ وشکە ساڵی تا ئەم کاتە ئەتوانم بڵێم لەسەر سنووری قەزای پێنجوێن کاریگەریکی ئەو تۆی نەبووە بەڵام بە دڵنیاییەوە وشکە ساڵی کاریگەری لەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان داانێ و بە تایبەت لە ڕووی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی و سەرزەوی پێنجوێن باشن تا ئێستا بەداخەوانێ سامانی ئاو لە سنووری قەزای پێنجوێن ئەتوانم بڵێم ئیدارێکی زۆر لاوازی هەیە و لە 75 هەتا هەشتای هاوڵاتیان پشتی بەستووە بە بیری ماڵان واتە بیری هەڵکەندووە کە ئەمەش مەترسێکی زۆر گەورەیە بۆنەوەی داهاتوو بۆ سامانی ئاو لە داهاتووە. بەداخەوانیان ئێمە سەرچاوی کانی ئاومان هەیە کە 3 ئینج ئاوە بێ بە فیڕۆ ئەچێ و ئەچێتە ناو مەجاریەوانێ ئەمە مەترسی زۆر گەورەیە و بەداخەوە ئاستی وشیاری و بە دوواداچوون و بەگەاندنی ینی سزادانی سەرپێچی کارانی بە فێڕۆدانی ئاو زۆر لاوازە لەو قەزایە ئەتوانین بڵین ئاو لە ئێستادا گرفتێک نییە لە سنووری پێنجوێن هەچەند هەندێک گەڕەکمان هەیە لە ئێستاشدا کە پێنجوێن ناوچەیەکە دەوڵەمەندە بە ئاوی سەرزەوی ژێرزەوی گرفتی کەم ئاویان هەیە بەڵام ئەو هۆکارەکەی وشکە ساڵی نیە هۆکارەکەی ئیدارەدانی ئاو کاگرە باشتێکی تر هەیە پێنجوێنەکو خۆت ئاگاداری و لە نزیکیشەوە لەوێیت ینی پێنجوێن بە لە ساڵانی ڕابردووە ئەو کاتێک کە شەڕی نێوان ئێران و عێراق بووە ینی ژینگەکەی بە شێوەک لە شێوەکان تێکدراوە بەوەی کە زۆر جاردار بڕاوەتەوە یا کێشەی دانانی مین هەبووە ئەمانە کێشەی بۆ ڕێکخراوەکەی ئێوە ئەو دۆستانەی کە دۆستی ژینگەن دروست نەکردەوە بۆ زیاتر گرنگجیدان بە بڵین ژینگەی ئەو
ناوچەیە و ئاوەدانکردنەوەی زیاتری لە ڕووی ژینگەییەوە بەداخەوانێ دیاری شەڕی ئێران و عێراق ئەو لوقمە زۆرە بوو کە بەتایبەت لە سنووری پێنجوێن جێماوە کە زۆرترین لوقمی هەرێمی کوردستان لە ناوچەی پێنجوێنە و ئەو لوقمەی کە لە ناوچەی پێنجوێنە گەورەترین گرفتی بەردەمی ڕێکخراوەکەی ئێمە و لایەنەکانی دیکەی حکومیشە لەبەرەوەی یعنی وەختێک کە ناوچەیەک ئاگر ئەگرێ یا ڕوبەڕووی لە ناوچوون ئەبێتەوانە بەر هۆکارێک کە ناوچەکە مینڕێژ بوو مرۆڤ ناتوانێت کاریگەری هەبێت لە کەمکردنەوەی ئەو مەترسی سەر ئەو ناوچەیە و لوغم جگەلەوەی کە هەر خۆی ژینگەی پیس کردووە بەداخەوانێ ئێستا بە شێوازێک پاکسازی ئەکرێ ئەو ناوچانەی کە لە لوغم پاکسازی ئەکرێ ئەتوانم بڵێم ناوچەکە یەکرێتە نیمچە بیابانێک لە بەروی تەواوی درەخت و ڕۆک و خاکەکەی هەڵ ئەکەندرێ و ئەبێژرێتەوە کە ئەمە شێوازێکە لە پاکردنەوەی من زۆر مەترسیدارە بۆ سەر ژینگە کە ئەگەر پێنجوێن بەو شێوازە لە پاکردنەوەی من پا بکرێتەوە پێنجوێن گەورەترین زەبری ژینگەی و لە ناوچوونی دارستان ڕوبەڕووی ئەبێتەوە. باش پێنجوێن بۆ خۆی یەکێکە لەو شارۆچکانی کە سنووریە و یەکێک نەک یەکێ عنی دوو مەرزی گرنگیش لەو ناوچەیە هەیە ئەو قەرەباڵغی و هاتوچۆی گەشتیاران و هاتنی خەڵک بۆ ناو پێنجوێن و ینی ئەمانە چۆن کاریگەری لەسەر ژینگەکە کردووە. خۆی بەڕاستی من ڕەم وایە هەر ناوچەیە گەشتیاری بوو زۆرترین پیسبوونی ژینگەتیای ڕووەدا لەبەرەوەی خەڵکێکی زۆر دێتە ئەو ناوچەیە و ئاسی وشیاری گەشتیاریش بەداخۆ ئاسێکی زۆر لاوازە ئێمە چەمی گۆڵێمان هەیە ناوچەی بلکیانمان هەیە کە وەختێک ئەڕۆی لەبەرەوەی ناوچەیەکی گەشتیاریە ژینگەکەی زۆر ڕوبەڕووی پیسبوون و خراپکردن نەبێتەوە دارستانەکەی ئەشکێنرێتەوە هەندێک جار ئاگرەخرێتەوە بۆی گەشتیارەوە و پاشماوەی گەشتیاری زۆر بینرێ لەو ناوچە هەروەها ناوچەی سنووریش بەتایبەت پێنجوێن کە چەند مەرزێکی لەسرە مەترسیەکی گەورەی لەسرە لە ڕووی زۆری ئەو ئۆتۆمبیلە گازۆیلانەی کە بەو ناوچەیە ئەڕوا کە ئەو ئۆتۆمبیلانە بەو ناوچەیە ئەڕوا تونند و تۆڵی ئۆتۆمبیلەکان زۆر لاوازە و دووکەڵێکی زۆرەکەن و ژەهرێکی زۆر ئەکەنە ئەو ناوچەیە بەڵام خۆشبەختانە ئەتوانین بڵین پێنجوێن لەبەرەوەی ناوچەیەکی سروشتی و دارستانێکی باشی هەیە تا ڕادەیەک ئەو کاریگەری کەمە بێتوانێ بەڵام بە شێوەی گشتی ناوچەی سنووری ناوچەی گەشتیاری زۆرترین ڕوبەڕووبوونەوەی پیسبوونی ژینگەتی ڕووەدا. بەڵێ کاک ڕێبەر ئەمان جێڕخراوەکەتان گو خۆشە باستان لەوە کرد یاوەتی لەم کاری ئاخرتان دەتانێت سروشتی ناوچەی پێنجەم پارێزن ئەمە تەنها بۆ پێنجوێنە یاخو ناوچەکانی دیکە دەگرێتەوە پلانتان چییە؟ ئێمە لە ماوەی وەکوتم لە ماوەی ڕابردوو تا ئێستا زیاتر لە 450 چالێکیمان ئەنجام داوە بۆ نمونە لە ناوچەی دەربەنی خان لە شەمێران ئاگرێک هەبووە ئەو تیمەی ئێمە کە دەستی بەتاڵ بۆ توانیوەتی بڕوا ڕۆشتۆ لەوێ ئاگری کوژاندۆتەوە چالاکی هەبووە لە هەولێر ئەنجاممان داوە لە سلێمانی پێشەنگای فۆتۆیمان کردوتەوانێ ڕێکخراوەکەمان بەردەوام ئەبێت بە دوو ئاراسی دیکە بەنیازین ینی کار لەسەر ڕێکخراوەکەمان ئاراسێکی یعنی پەروەردەکردنی تاک بە تایبەت لە ناو ئەندامانی ڕێکخراو کە ئێمە 45 ئەندامان هەیە ئێستا خەڵکێکی زۆر یعنی دۆست و خۆشەویستمانە لە دەروی سنووری پێنجوێنجی ئەندامەکانمان زیاتر گەنجە قوتابیە هەموو چین و توێژێکی تایە لە گوندەکان دۆست و ئەندامی زۆر بەڕێز و خۆشەویستمان هەیە کە زۆر هاوکارمانە لە سەرجەم ناوچەکان ئێمە ئەندام و با بڵێن هاوکارمان هەیە ئاراسێکی دیکەی ڕێکخراوەکەمان لە هەوڵی ئەوە داین کە لە بەشێکی زۆر لە ناوچەکان ئەم ڕێکخراوەی ئێمە مثلەن لقی هەبێت بەشی هەبێت کە یعنی خۆشبەختانە ئەو شانازەی کە بەر ڕێکخراوی ملەکەوە ئەکەوێت تاکە ڕێکخراوێک کە مەیدانی تیمێکی زۆر کارامەی هەبێت لە ڕووی کوژانەوەی ئاگر و ئەو تیمە ئەزمونێکی زۆر باشی پێیاکرد دەبێ واتوانم بڵێم ئەگەر ئەو ئەزمونی ڕێکخراوی ملەکەوە لە ڕووی کوژانەوەی ئاگری دارستانەکان بەدەستی هێناوە بکرێتە بابەتێک لە ناو بەشەکانی پۆلیسی دارستان لە حکومەت گرنگی پێ بدا ئەم شێوازە لە کارکردنێکی ئێمە کاری پێەکەین و چۆن ڕوبەڕووی ئاگرە بینەوە وەختی وها بۆ ئاگرێک دوو شەو ڕۆژ خەریکی بووین دوجار توانیمانە دەیەها هزار دۆن دارستان لە سووتان ڕزگار بکەین. دەستخۆش بۆ بەڕێز ڕێبوار کەمال سەرۆکی ڕێکخراوی ملەکە بۆ پاراستنی ژینگە زۆر سپاس دەکەین کامڕۆ لەگەڵمانە ئامادە بووی و سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. خێر بێت.